دوای نیوەڕۆی ئەمڕۆ لە گوندی سەرنەوسی سەر بە شارەدەی وەرتێ ئۆتۆمبیل دوو منداڵە شێڵێت کە دوو قوتابین هەردووکیان خوشک و برای یەکترین لە گوندی سەرنەوس ئۆتۆمبیل خۆیان پێداکەشێت و بەهۆیەوە هەردووشیان جانیان لەدەستداوە. ئەم خوشک و برایە یەکێکیان پۆلی یەکی سەرەتایی بۆ ئەوەی تریشان پۆلی پێنجی سەرەتاییە کە دانیشتووی گوندی سەرنەوسن لە شارەدەی وەرتێ. ڕووداوەکە بۆ جۆرێک بۆ ئەم دوو قوتابیە دوای نیوەڕۆ ویستویانە بچن بۆ قوتابخانە لە ڕێگای ڕۆیشتن بۆ قوتابخانە ئۆتۆمبیلە خۆی پێدا کێشاون و بەهۆیەوە ئەم دوو خوشک و برایە گیانیان لەدەستداوە. لە دوایەوەی کە تەرمەکانیان هێنراوە بۆ ئێرە بۆ فریاکەوتنی نەخۆشخانەی ئاشتی لێرە تێوکاری بۆ تەرمەکانیان کرا و کەمێک پێش ئێستا تەرمەکانیان بەڕێکرانەوە بۆ گوندی سەرنەوس وە بڕیارە لەوێ بە خاک بسپێدرێن. ئەم خوشک و برایە لە سەرەتای ڕووداوەکە یاخودن لە شوێنی ڕووداوەکە جانیان لەدەست نەدابوو، بەڵام بەپێی قسەی فریاکەوتنی بەڕێوەبەری فریاکەوتنی نەخۆشخانەی ئاشتی لە دوایەوەی کە گەیشتون بێرە هەردووچیان جانیان لەدەستداوە و لێرە هەر بۆیە نەیانتوانیوە هیچیان بۆ بکەن و لە دوای گەیشتنیان بێرە ڕادستی پزیشکی توێکاریان کردن و توێکاری بۆ تەرمەکانیان کراوە و لە ئێستاشدا بەڕێکرانەوە بۆ گوندی سەرنەوس و لەوێش بە خاکەس پێدرێن.